وتی والله عمر شتی ژێر بە ژێری خێرتر و چاکتر و پیاوانەتر و مسڵمانەترە لەوەی کە دەری خستووە. ئەوە وەسفی برایە. بەو شێوازە لە ئیمتیحانەکەی ناوڕاستی شەعبان دەرەچیت. ئەبێ ئاهوابی بەرامبەر براکەت، ئەبێ ئاهوا ڕێزی لێ بگری و ئاهوا هۆڵت بێ، هۆڵت بێ براکەت نەکەوێ کە کەوت برایەکی تر دروست نابێتەوە وەک ئەو بۆ تو. خۆشەویستان و بەڕێزان، بەسەرهاتێکتان بۆ باسەکەم بە کورتی. وەختی خۆی کاتێ خەلیفەی مسلمانان ئەبوو بەکر دوای ئەوەی ویستی تەولیەی ئیمامی عومەر بکە ڕەضی الله عنه، ئیستیشارەی بە سەحابەکانە کرد و بانگیانێ کراویت من ئەمەوێ عومەر دانم، بە تەمام عومەر لە جێی خۆم دانم. ئێوە ئەڵێن چی؟ خەڵکی بانگیان کرد، ئیتر ئیستیشارەی بە خەڵکە کرد وەکو پرس و ڕاوێژ و ئەمرهم شوڕا بەینەهم. ڕۆژێکیان عوسمانی کوڕی عەفانی بانگ کرد وتی ئەی عوسمان، معنای برایەتی، معنای دەرچوون لە ئیمتیحانی ناوڕاستی شەعبان ئەمەیە، بۆیە بۆتان باسەکەم. ئەڵێ عوسمان پرسیارێکت لێ ئەەکەم وەک خۆی وەڵامم دەرەوە، من بەنیازم عومەر بکەمە خەلیفەی مسلمانان، یعنی کردمە خەلیفە ئیتر هەموو کەس ئەبێ ملی بۆ بدا هەرچیەکی کرد، طبعا لە ئیطاری شەرعە. چی ئەڵێ دەربارەی ئیمامی عومەر؟ ئەڵێ عوسمانی کوڕی عەفان وتی وەڵا خۆ خۆتە زانی ئەوەندەی من عیلمم پێی هەبێ بەرامبەر عومەر أن سريرته خير من علانيته. وتي والله عمر شتي ژێر بە ژێری خێرتر و چاکتر و پیاوانەتر و مسڵمانەترە لەوەی کە دەری خستووە. ئەوە وەسفی برایە. بەو شێوازە لە ئیمتیحانەکەی ناوڕاستی شەعبان دەرەچیت. ئەبێ ئاهوابی بەرامبەر براکەت، ئەبێ ئاهوا ڕێزی لێ بگری و ئاهوا هۆڵت بێ، هۆڵت بێ براکەت نەکەوێ کە کەوت برایەکی تر دروست نابێتەوە وەک ئەو بۆ تو. ئەفەرمێ واللهی سوێن ئەخۆم ئەوەنەی کە من عیلمم پێیەتی، یا ئەڵڵا ئەوەنەی من عیلمم هەیە شایەتی بۆ ئەدەم، نهێنیەکەی لە ئاشکراکەی باشترە. ئەفەرمێت وأنه ليس فينا مثله. ئەڵێ واللهی ئەگەر تۆ بڕۆی لە ناو ئێمە وەکو ئەومانتیانە شایستەی ئەو شوێنە بێت. ئەوە برایەتیە. لە کاتێکا خۆیشی مڕەشەح بوو لە دوای عومەر بووە خەلیفە، خەلیفەی سێیەم، شایەتی ئەدا ئاهوا مسلمان ئەبێ پشتی براکەی بگرێ و ڕێز لە براکەی بگرێ و شخصیت و شکۆی براکەی بپارێزێت. بەڵام بەداخەوە ئێستا ئێمە کەسێک کە هاوشێوەی خۆمان، کە وەکو خۆمان، کە لە ئەهلی خێریش بێت، شتێکی بۆ بچووک ئەکەینەوە کە لای خەڵک بچووک بێت. داواکەم لە پەروەردگار عاقیبەت خێرمان بکات.